ئیدی دیار بوو گومان و شتی لۆ دروست ببوو کە لێیان بردێ و لێیان دزیە ڕۆژانە خەڵکە سەردانوانەکە کە جلەکانیان لۆ بشۆین و لۆیان مەکوو بکەین زۆر جار تووشی حاڵەت بووینە خەڵکانە کاتیە پارەیان لە ناو جلەکانیاندا بووە جلکەکانن لۆ شوشتینە پارەی تێدا بۆ نەیانزانێ پارەکەمانداتەوە جارێک نمونونەك لەسەر ئەو شتەی کابراایە کە بە پێی فەسڵ کە فەسلەکان گۆڕا وەرزەکان گۆڕا مەبلەغە پارەی زۆری لە ناو چاکەتی نابوو ئەو پارەی لێ بزر ببوو ئیدی دیار بوو گومان و شتی لۆ دروست ببوو کە لێیان بردێ و لێیان دزیە بەڵام کە هینایەکرە من زستانی بەسەدا تۆ جلکەکەم لۆ شوشت و کە پارەکەم داوە دەستی و زۆر دڵخۆش بوو گوتی دەستم لەو پارەی شوشت بوو بەڵێ فەسلێکی بەسەردا ڕۆژ بوو گوتی دڵم بەو پارەی زۆر خۆش بوو لەبەروی گومانی زۆرم لۆ چاو بوو زۆری لۆ دروست بوو لەسەر کەسانی بەڵێ ئیدی ئەو زۆر دڵی بەوەی خۆش بوو لەبەرەوەی زیاتر کە گومانەکانی نەمان ڕۆژان ئەم شتانەتان بەسەر بە دەیان جار بە سەدان جار خەڵک دێ جل چێشوە بە تایبەتی ئەوانەی ئەشۆن مەسەلەن مەبلەغە 50,000 و 150 و هەتا مەبلەغەکی زۆریش ڕۆیشتیە